وەک ئەو بەڵێنەی پێمادا قوتابیانی ئەزیز ئەمڕۆکە لە خزمەتانی بۆ ناسانی مەلزەمەکانی پۆلی 7 چاپی نوێی ئەمساڵ، پۆلی 8 چاپی نوێ، پۆلی 9 پۆلی 10 و هەروەها پۆلی 11. قوتابیانی بەڕێز ئەم مەلزەمانە لە وڵاتی ئێران چاپکراون بە کوالێتێکی زۆر بەرز، بە ناوەڕۆکێکی و هەروەها دیزاینێکی زۆر جوان. ئەوەی ئەو مەلزەمانە لە سەرجەم مەلزەمەکانی دیکەی ناو بازار وزا دەکاتەوە. قوتابیانی ئەزیز بۆ نمونە ئێستا ئەو بە پۆلی نوێیە، ڕێزمانە ئەدەبە، نمونەی ئەدەب و هەروەها پرسیاری هەڵبژارنشی لەگەڵ دانراوە، خاڵەشی زۆر گرنگ کە لەبیر نەکەین. بارکۆدی QR کۆدی لەسرە وانەکان سکان دەکەیت و دەچیت بۆ ناو یوتیوب، وانەکان لەسەر شێوازی وانەی تایبەت دەبینی. قوتابیانی ئەزیز و خۆشەویست، ماشەڵڵا لەبیر مەکەن. قوتابیانی ئەزیز ئەم مەلزەمانە لە شاری هەولێر لە فۆتۆکۆپی سیروان بەردەستە، لە شەقامی پارێزگا و هەروەها لە سلێمانی لە چاپخانەی دێکان لە شەقامی مەولەوی بەرامبەر بەریدەکە بەردەستە. دەتوانن پەیوەندیان پێ بکەن و بۆتان بنێرن بە هیوام سوودی تاوی لێبین وەکو چەند ساڵەی پێشترێ.